دیارە ئەمڕۆ بەشێک لە خوێنکارە ئەزیزەکانی سنوورەکەمان هاتوون گربوونەوەیکیان کردووە لە بەردەمی بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە. چەند داواکاریشیان هەیە، ئێمە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ خوێنکارەکانمان، هەمیشە خۆمان بە خزمەتکاری ئەم پرۆسەیە دەزانین و داواکارەکانی ئەوانیش لە سۆنگەی بەپەرۆشیان و هەستکردنیان بۆ خوێندنەکەیانە. ڕاگررتنی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندنماندا بە خۆشی و بە شتێک نەبوو کە ئێمە هەموو حەزمان لێبێ دیارە دۆخێکی نالەبار و ناسەقامگی بەرۆکی ئێمەشی گرتووە و کە بۆ سەلامەتی گیانی خوێنکارانمان بڕیار دراوە لە وەزارەتەوە کە خوێندن لە ناوەندەکانی خوێندن هەڵپەسەردرێ. ئەوانیش کۆمەڵێک داواکاریان هەیە، داواکاریەکانیان کەمکردنەوەی منهەجە، داخڵبوونی گشتیە و دەستپێکردنەوەی خوێندنە لە ناوەندەکانی خوێندندا. ئێمە بە خۆشحاڵیەوە و بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین داواکانیان دەگەینینە وەزارەت و بە دوواداچوون بە داواکانیان دەکەین ئینشاءڵڵا. ئێمە هەمیشە پشتگیری لە داوای ئەوان دەکەین و داواکانی ئەوان داوایەکی ڕەوایە و ئێمەش هەمومان خزمەتی ئەم پرۆسەیە دەکەین کە ئەوان داوای دەکەن، بەڵێ ئێمە داواکانیان دەگەینین.